کوشتنی مراد کانی کوردەیی جارێکی تر حیزب و حکوومەتی دابەشی دوو بۆ چوون و هەڵوێست کردەوە مەرگێک کە هەندێک بە سزای سەرپێچی و بەشێکیش بە تەمومژایی و نائاسایی و نایاسایی ناوی دەبن یەکێتی بۆمبێکی تەوقیت کراو بۆ خۆی دەچێنێت ئاخۆ بە کێدا دەتەقێتەوە هەفتەی ڕابردوو لە شاری ڕانیە ڕووداوێک ڕوویدا لە چاوی میدیای یەکێتی و بەرپرسانی ئەو حیزبەوە وەک ڕووداوێکی ئاسایی و هەوڵ بۆ دەستگیرکردنی تۆمەتبارێک وەسف کرا بەڵام ڕووداوەکە لەوە گەورەترە و ئێستا بۆتە بۆمبێکی تەوقیت کراو شارپرێس لەم راپۆرتەدا کاریگەریەکانی دوای کوژرانی مراد کانی کوردەیی و پاسەوانەکانی لەسەر یەکێتی و سنووری پارێزگای سلێمانی شی دەکاتەوە. مراد کانی کوردەیی بەرپرسێکی حکومی بوو بە پلەی عەقید و بەڕێوبەری پۆلیسی نێشتنی تاوانی ئیداری ڕاپەڕین بوو هەرچەندە تا ساتی کوژرانەکەی میدیاکان لە هەواڵی هەبوونی فەرمانی دەستگیرکردنی ئاگادار نەبوون بەڵام جێبەجێکردنی کوشتنەکەی لەلایەن دەستگایەکی باڵای ئەمنی یەکێتیەوە ئەو حیزبەی خستووەتە بەردەم ئاڵنگاریەکی نوێ و گەورە لە پاش کوژرانی مراد کانی کوردەیی هەرزوو ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان هاتە سەرخەت و ڕایگەیان هێزێکی فەرمی بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگا و سەروەری یاسا بۆ دەستگیرکردنی داواکراو مراد کانی کوردەیی لە شاری ڕانیە بە شێوەیەکی مەدەنی و یاسایی ئەرکی دەستگیرکردنی ناوبراویان پێسپێردرا ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە 5 ئەندام پێک دێت و یەکێتی لە ئەنجومەنەکە زۆرینەیە بە 3 ئەندام بەڵام ئەوە یەکەم جارە لە ماوەی ئەم چەند ساڵەی دواییدا یەکێتی و پارتی لەو ئەنجومەنە یەکدەنگ بن چونکە ساڵانی ڕابردوو لە زۆر بۆنەدا کاتێک ئەنجومەنەکە ڕاگەیەندراوێکی بڵاو دەکردەوە تیمی یەکێتی لە ئەنجومەنەکە ڕاگەیەندراوەکەیان ڕەت دەکردەوە و بێ ئاگایی خۆیان نیشانەدا بەڵام بۆ ئەم ڕووداوە کاتێک ڕاگەیەندراوەکە بڵاو کرایەوە نەپارتیەکانی نێو ئەنجومەنەکە و نەیەکێتیەکان هیچیان نەوت وا خوێندرایەوە بەڕێکەوتنی تیمی هەردوو لە بە ئاراستەکردنی حیزبەکانیان ئەو هەڵوێستەیان نوان دەبێت لە ڕاگەیەندراوەکەی ئەنجومەنی ئاسایشدا ئەوەی تەمومژی دروست کردو ئەوەیە کە دەڵێت هێزێکی ئەمنی ئەرکی هەوڵدان بۆ دەستگیرکردنی مراد کانی کوردەیی جێبەجێ کردووە بەبێ ئەوەی دەستنیشانی ناسنامەی هێزە ئەمنیەکە بکات بە گوێرەی بەدواداچوونەکانی شارپرێس ئەو هێزەی ئۆپەراسیۆنەکەی ئەنجام داوە هیچ کام لەو هێزانە نین کە لەلایەن ئەمریکیەکانەوە پڕچە کراون یاخود ڕاهێنراون چونکە ئەمریکیەکان ڕێگە بەوە نادەن هێزێکی ڕاهێنراو لەلایەن ئەوانەوە بۆ کێشەی نێوخۆیی بەکار بهێنرێت. تەمومژی کوشتنی مراد کانی کوردەیی گەیشتە ئۆرگانێکی باڵای یەکێتی ئەویش ئەندامێکی دەستەی کارگێڕی ئەو حیزبە بوو کاتێک لە میانی بەشداریکردنی لە پرسەی کانی کوردەیی دەرباز کۆسرەد ڕەسوڵ کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی باشکراوتی بۆ لابردنی تەمومژ لەسەر ڕووداوەکە و دەرکەوتنی ڕاستیەکان هیواخوازین لیژنەیەکی لێکۆڵینەوەی تایبەتمەند پێک بهێنرێ و ڕێکارە یاساییەکان بگیرێتە بەر واتە و بەرپرسەی یەکێتی بڕوای بە بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایش نییە و داوای لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکات. ڕۆژی یەکشەممە لە پاش کۆبوونەوەی لەگەڵ خوێندکارە ناڕازیەکانی سلێمانی بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی لەبارەی کوژرانی مراد کانی کوردەیی ڕایگەیان و با تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی ڕاست پاردووە لێکۆڵینەوە لەو ڕووداوە بکات. من هەرکەیەک بکوژرێت هەرچی حیزبێک بێت کەس حەزی لەوە نییە بەدڵیشمان نییە یەکێتی بێت هەرچی حیزبێک بێت من ڕسمیەن داوام لە کاقوبات کردووە لیژنەی لێکۆڵینەوە حازر کات بۆ ئەم کەیسە بۆمان دەرکەوێت هەرکێک ناقانونی کوژراوە هەرکێک دڵنیا بن ئیجرعاتی خۆمانەکە ئەو لێدوانەی بافڵ تاڵەبانیش دوای ئەوە دێت کە میدیاکانی نزیک لە ناوبراو بەڕەهایی باسییان لەوە کرد مراد کانی کوردەیی داواکراو بووە و لە کاتی ڕوبەڕووبوونەوەدا کوژراوە ئەم لێدوانەی بافڵ تاڵەبانی بووە جێی سەرنج ئاخۆ تاڵەبانی گومانی لە کوشتنەکە هەیە یان بۆ بەلا ڕێدابردنی ڕای گشتی باسی دروستکردنی لیژنە دەکات هەر کامیان بێت مادام ڕاستەوخۆ شەرعیەتی نەدا بە کوشتنەکە واتە بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایشی پشتڕاز نەکردوێتەوە تەمومژەکانی کوژرانی کانی کوردەیی گەیشتە وەزارەتی ناوخۆ وەک وەزارەتێکی پەیوەندیداری ڕاستەوخۆ بەو کەیسە چونکە لە ڕووی یاسایی
ڕێگەیەوە ئەفسەری ئەو وەزارەتە لە حاڵەتی هەبوونی سکاڵای یاسایی لەسەری دۆسیەکەی ڕەوانەی دادگای سەربازی دەکرێت دواتر ئەو دادگایە بڕیارەدات دۆسیەکەی بنێرێتە دادگای مەدەنی یاخود نا. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسان سەبارەت بە کوژرانی عەقید موراد کانی کوردەی وتی ڕووداوەکە جێگەی نیگەرانیە و پێویستە لێکۆڵینەوەی ورد لە بابەتەکە بکرێت واتە وەزیرێکی حکوومەتی هەرێم داوای لێکۆڵینەوە لە بابەتێک دەکات کە دەستگایەکی باڵای ئەمنی هەمان حکوومەت بەرپرسیارەتی خۆی لێ ڕاگەیاندووە و شەرعیەتی پێداوە. لێدوانەکەی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمیش دەرخەری ناکۆکی ناوبراوە لەسەر دۆسیەکە چونکە ئەگەر بابەتەکە هیچ گرفتێکی یاسایی نەبوایە ئەوا وەزیری ناوخۆ دەیتوانی ڕاگەیەندراوەکەی ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستان کە دامەزراوەیەکی باڵای ئەمنی هەرێمە وەک نمونە و بەڵگەی یاسایی بوونی بابەتەکە بهێنێتەوە. ئەو ڕووداوانەی کە لە سلەیمانی دەگوزارێتن بە شێوەیەکی گشتی ئەوەی ڕانیە هەمووی پێویستی بەوەیە کە لێکۆڵینەوەیەکی جددی بکرێت. لەلایەکی دیکەوە ڕێوازفایەق سەرۆکی باڵاترین دامەزراوەی هەرێم کە پەرلەمانی کوردستانە لەسەر ڕووداوی کوشتنی موراد کانی کوردەی و پاسەوانەکانی هاتە دەنگ و دەڵێت ڕوحی عەقید موراد و هاوڕێکانی شاد بێت ئەم بابەتە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە بەڵام دەژڵێت جیاوازی هەیە لە نێوان ئەو شەهیدانەی لە سەنگەر شەهید بوون و لەگەڵ ئەو ئازیزانەمان کە لەو ڕووداوەدا شەهید بوون. ڕۆحیان شاد بێ ئەوانەی کە لەو حادیسەیە توشبوون و عەقید مورادی دەڵێ هەمویان ڕۆحیان شاد بێ عەقید مورادیشەوە ڕۆحیان شاد بێ خوالیان خۆش بێ وەخوا سەبووری کە سوکاریان بدا. ئەم بابەتە پێویستی بە لێکۆڵینەوەیە جیاوازی هەیە لە نێوان ئەو شەهیدانەی هەمومانەزانین لە سەنگەر شەهید بوون لەگەڵ ئەو ئازیزانەی کە لەو ڕووداوە شەهید. کوشتنی موراد کانی کوردەی هەر لە نێو حکوومەت و سیاسیەکانی نێو حیزب نەمایەوە و بەرپرسانی سەربازیشی بەدەنگ هێنا. لیوا ئەیوب ڕۆستەم سەرپەرشتیاری لیوای سێ و لیوای حوتی تایبەتی کۆسرەت ڕەسوڵ لە پاش بەشداریکردن لە پرسەی موراد کانی کوردەی ڕایگەیان بەداخەوە ئێوارەی ڕۆژی پێنجشەمە لە ڕووداوێکی تەم و مژاویدا لە ناو جەرگەی شاری ڕانیەدا خۆی و چەند پاسەوانێکی شەهید کران. ئەوەش یەکەم جار بوو بەرپرسێکی باڵای سەربازی یەکێتی کوژراوەکان بە شەهید ناو ببات. پێشاتەکانی دوای کوژرانی موراد کانی کوردەی لەگەڵ چوونە پێشەوەی ڕۆژەکان گۆڕانکاریان بەسەردا دێت و بە شێوەیەکی دراماتیکی دەگۆڕێن. شەوی سێشەمە بنەماڵی کانی کوردەی و هەرسێ کوژراوەکەی لەگەڵ موراد کانی کوردەی بوون لە ڕاگەیەندراوێکدا هۆشداریان دا و ڕایانگەیان بۆ جارێکی تر ئاگادارتانەکەینەوە کە لە ئاست ئەم تاوان و غەدرە گەورەیە بێدەنگ نابین و ڕێگە نادەین خوێنی بە نەحەق ڕژاوی ڕۆڵەکانمان بە فیڕۆ بڕوات و هەڵوێستی توندمان دەبێت چونکە ئێمە دوای لێکۆڵینەوەکانی خۆمان بۆمان دەرکەوتووە کە پیلانی تیرۆرکردنەکە چۆن ئامادەکاری بۆ کراوە و کەی بڕیارەکە دراوە و چۆن جێبەجێکراوە و چەند کەسیش بەشداریان تێدا کردووە. بنەماڵی ئەو چوار کوژراوە ڕەتی دەکەنەوە ڕازی بن بە پێکێنانی لیژنەی لێکۆڵینەوە لەو ڕووداوە وەک ئەوان دەڵێن بکەران ئاشکرا و دیارن و دەبێت دەست بەجێ سزا بدرێن. لە نێو حیزب و حکوومەتیش کوژرانی موراد کانی کوردەی دۆخێکی نوێی بۆ یەکێتی دروست کردووە کە ئەوشێوەی بۆمبێکی تەوقیت کراوە بەڵام تا ئێستا دیار نییە یەکێتی بۆمبەکە بەڕێکەوتن لەگەڵ بنەماڵی کوژراوەکان پوچەڵ دەکاتەوە یان بەڕێکەوتن لەگەڵ هاوبەشی حکومڕانەکەی کە پارتیە بابەتەکە سار دەکەنەوە و دای دەپۆشن یاخود بۆمبەکە دەتەقێتەوە و دیاریش نییە ئەو کەسانەی پێیاندا دەتەقێتەوە کێن.